تەماشەوانین بەڕێز ئەف دەمە هەوە باش سەڵاف لە هەوە بن خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن هاتین ئەفدیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵەکە کادیش بەرنامەی کوردی ئەف جارە دی خزمەتەکە دیتر پێشکەشی هەوەین بەڕێزکەین سەبارەت بابەتێکی گرنگ ئەوژی بۆردا ڕێکخراوێن ژینگەهی هەرچەندە چەمکێ ژینگەه و کارên ڕێکخراوەی البیاوێ ژینگەهێ تەمەنێکی درێژنینە الجیهانێ وەختێکی زۆر نینە کە بەحەس الڤان مژارانە هاتیەکردن الهەرێما کوردستانی ژی وەکو بژنێت درەنگتر بەحەس الژینگەی و ڕێکخراوێن ژینگەی هاتیەکردن الساڵا 1991 یانکول بهارە 91 کە بەحەس الڤێ مژارێ هاتیەکردن السەردەستێ هژمارەکە ژینگە دووستان کە بەحەس دانانە ڕێکخراوەکە ژینگەیی هاتیەکردن لەو ڕامەژی فەرزانیت ناوە خەڵەکە بەرنامێ بە کوردیدا ئەف جارە تیشکا خود گەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق پێخینە سەر vê mijarê û çend pirsiyarên giring arastayî mamostayî bikin zor bixêr û mamostayî jan. Mamosta weke diyar e ke rêxirawa jîngehî ew jî êkeş wan rêxirawên civakê medeniyan ku civakê sivîl lewra me divêtin şêwazekî giştî bizanîn ke civakên wekû bijnê rêxirawayî yanî rêxirawên medenî rolê wan çi ye û pêtiviye çi bihête kirin. بەڵێ بە ناوی خی بەخشندەی میهرەبان قسەکە ڕاستە کە ڕێکخراوی ژینگە پارێزیش بی تۆ بەشێکی لە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بەڵام کۆمەڵگەی مەدەنی چییە؟ ئەم کۆمەڵگەی مەدەنیە لێرە و لەوێ دەخوێنیتەوە و ساڵانێکی زۆر ئێمە من بەش بە حاڵی خۆم لە بەهاری 2002 لە بەهاری 2002 ناشنال ئینداومنت فۆر دیموکراسی ئەمریکی لەگەڵ پەیمانگای مەحەدر عێراق لە دیموکراتیە پەیمانگای عێراق بۆ دیموکراسی لەم هەولێرە خولێکی کردەوە خولەکە بۆ نزیکەی 50 کەس بوو خولەکە بۆ نزیکەی 50 کەس بوو منیش تێدا بەشدار بووم ئەو خولە خوالی خۆش بێ دکتۆر فالح عەبدوجەبار بوو بە دوور و درێژی ئێمە ماوەی 6 مانگ ئەم بابەتانەمان خوێند دیموکراسی چییە کۆمەڵگەی مەدەنی چیە بۆی ئەوەی کە دەیڵێم یعنی بکۆڵێ شتێکی زۆر ئەکادیمیانەیە کە ئێمە لەوانەوە فێربووین لەو خولەی کە نزیکەی 6 مانگی خایەن چونکە خەڵک هێشتا لە مەسەلەی کۆمەڵگەی مەدەنی زۆر حاڵی نەبووە هەر وشەکە بەکو مەدەنی چییە مەدەنی یعنی ئێمە لەو 6 مانگەیە ئەو کات لە 2002 فێری ئەوە بووین کە ئایا مەدەنی پێچەوانەی وەکۆڵێ پێڵێن لادەیە گوند بڵێ ئەمە مەدینەیە و شارە نە وتیانەوە ئەوە نییە ئایا کە ئەڵێ مەدەنی مەبەستت پێچەوانەی عەسکەری و سەربازیە ئەوە مەدەنی ئەوە سەربازیە نا ئەویش نییە ئەڵێ مەدەنی مەبەستت حەزاریە و ئەوەی بەرامبەرەکەی وەکو بڵێ وەحشی بێ و هیچی نەدی بێ نا ئەویش نییە دەڵێ مەدەنی مەبەستت ئەوەیە وەکو هەندێک دەڵێن مەدەنی پێچەوانەی دینیە ینی دینی نەبێ ئەوە مەدەنیە دەڵێن نەخێر ئەوەش نییە کەواتە ئەوەی ئێمە لە ماوەی 6 مانگێکا فێری بووین لەو خولەدا ئەوەیە کە دەستەواژەی سیڤڵ سۆسایەتی کۆمەڵگەی مەدەنی زاراوەیەکە بە شێوازێکی سیستەماتیک لە سەدەی 17ەوە هاتوۆتە ئارە لە سەدەی 17ەوە هاتوۆتە ئارە و دەشگوترێت جۆن لۆک یەکێک بۆ لەوانی لە ناوەڕاستی سەدەی 17ەوە ئەم دەستەواژەیی بەکارهێناوە بۆ هاتە ئارە مەبەستیان چی بوو لە کۆمەڵگەی مەدەنی پێناسەکە دقیق بووی چەمکەی چ بوو بەڵێ مەبەستیان ئەو بووکە ینی کاتێکە ساڵانی چۆن دەڵێ سەدەی پێنجەم زاینی هەتاوەکو سەدەی 15 زاینی کاتە 1000 ساڵ ئەکاتە 10 سەدە لە ماوەی ئەو 10 سەدەیە فیوداڵ ئیقتاع دەرەبەگایەتی لە ئەوروپا زاڵ بوو لەگەڵ کلێسە هاوپەیمانیەکی هەبوو لەگەڵ دەرەبەگەکانە هەموو شتێک لەژێر کۆنتترۆلی کلێسا بوو لە ئەوروپا دوای ئەوە کە لە سەدەی 15 بە دواوە ڕێنیسانس دەستی پێ کرد و لە سەدەی 17 ئەم چەمکە هاتە ئاراوە باس دەوە کرا کە ئیدی لە سایەی فراوانبوونی شارەکاندا و لە ئەنجامی تێکەڵبوونی خەڵکدا پێویست بەوە ئەکا شتێک هەبێ لەو نێوانەدا سێ زاراوەیان داهێنا زاراوەیەک پێی دەڵێن کۆمەڵگە ئەوە بریتێ لە کۆمەڵگە گشتێکە لە سەری شەوە شتێکمانێ بە ناوی دەوڵەت ئەم کۆمەڵگەیە یەکسەر نابێ پەیوەندی بکە لەگەڵ دەوڵەتە ناتوانێت چونکە کۆمەڵگە زۆرن ژمارەی دانیشتوانی هەموو ئەو شوێنەیە ژمارەی دانیشتوانی ئەو شوێنەیە چۆن لەگەڵ دەوڵەتە ئەبێ نوێنەرێک بۆ خۆی پەیدا بکە لەو نێوەندەدا گوتیان لەو نێوەندەدا پێویست بەوە کە شتێکە بێ بە ناوی کۆمەڵگەی مەدەنی کەواتە کۆمەڵگەی مەدەنی بریتیە لەو بەشەی خۆی ڕێکخستووە لە نێو کۆمەڵگەدا دەبێتە چۆن ئەڵێ خاڵی بەستنەوە لە نێوان دەوڵەت و ئەو دوای کۆمەڵگەدا داواکاریەکانی کۆمەڵگە
دەگەیەنێ بە دەوڵەت وەڵامەکانی دەوڵەتیش دەگەیەنێتەوە بە کۆمەلگە جا ئەمە لە ئەوروپادا کە دەستی پێکرد کۆمەلگەی مەدەنی صفاتی زۆریاندا پێی بەڵام دوجار هەر وڵاتێک بە جۆرێک لە جۆرەکان باسی لە کۆمەلگەی مەدەنی کرد فەڕەنسیەکان بە جۆرێک ئەڵمانیەکان بە جۆرێک بەریتانەکان ئەگەر شێوازێکی گشتی بەحەز بکەین مامۆستا سەرتاسەری جیهانی وەگەل بەحسە کوردستانیژی بکەین ڕێکخراوی مەدەنی کاریە ڤی ئەرکەی ڕاببن ئەتوانی بڵێ لە سەرتاسەری جیهاندا ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی بە ئەرکی خۆی هەستاوە بەس لەلای ئێمە تازەیە لەلای ئێمە هەرچۆن بڵێ تازەیە ئەوەت لە بیر نەچێ ینی ئێستاکە ئێمە خۆ لە یاسای ژمارە هەژدەی ساڵی 1993 یاسای کۆمەڵەکانمان داهێنا کەەوە کۆمەڵە بوو جەمعیات بوو دوای سەرکەوت هەتا گەشتی ناوەی کە یاسای ساڵی 2011 یعنی کەواتە لە لای ئێمەش نزیکەی وەکو بڵێ فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان هەر تەمەنی 10 ساڵێک بێ شتێکی نوێ بڵێت پێشەکی دەمامۆستامە ئاماژەداوی چەندێکەل ساڵە نۆتۆیکان و بەهارە نۆتۆیکێ بەحسل وێ چەندی هاتیەکردن کە دەستەی بێتە دانان ڕێکخراوەک بێتە دانان کە گرنگی بدەتە ژینگەهێ ژینگە دۆستی دروست ببیتن ئەرێ چ مەرەم و چ پاڵ دەرپش بێ چەندێ هەبوون و کیژان کەس بوو کیژان کەساتی بوو نەف چەندەکردی بڵێ ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی تایبەت بە ژینگە بۆ یەکەمین جار لە مانگی دەی 1991 ڕێکخراوی کۆمەڵی کوردستانی سەوز بوو ئێمە و لە چۆن دەڵێ کە دروستمان کرد بەڵام ئەتوانی بڵێ لێرەدا بە پلەی یەکەم کەسی یەکەمی بیرۆکەی یەکەمی خاوەنی یەکەمی بیرۆکەکە مامۆستا شەماڵ موفتی بوو بە ڕەحمەت بێ کە بە شێوازێکی چۆن ئەڵێ زۆر جوان بیری لە دروستکردنی ڕێکخراوی کۆمەڵی کوردستانی سەوز کردەوە و سەردانی جەناوی سەرۆک بارزانی کردو بۆ ئەو مەبەستە سەردانی سەرۆک مامجەلالی کرد بۆ ئەو مەبەستە و ئیدی فکرەکەی گەڵاڵە کرد و ئەتوانی لەو کاتەوە بڵی تا ئێستا ڕێکخراوی کۆمەڵی کوردستانێکی سەوز کە لەسەر چۆنەڵێ بیرۆکە و کەسی یەکەمی مامۆستا شەماڵ موفتی بوو بە ڕەحمەت بێ دروست کرا و ئیدی دوای یاسای 93 هاتە ئارا کۆمەڵەکان هەژدا یاسای هەژدەی 93 بەو یاسایە مۆڵەتی وەرگرت لە حەفدەی حوتی بەڕەسمی لە حەفدەی حوتی 1994 یەکەم وەزیری وەزارەتی ناوخۆ واژووی لەسەر کردووە جا ئەمە بۆ کوشتێکە مێژوو بێڵێن جا بەمەستمەوە بوو ئەمە بەشێکە لە ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی کەواتە کۆمەلگەی مەدەنی بۆ ئەوەی دەوری خۆی ببینێ فەڕەنسیەکان قسەیەکیان هەیە بەریتانەکان قسەیەک ئەڵمانەکان قسەیەک فەڕەنسیەکان دەڵێن ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی دەبێت سربەخۆ بێ لە ڕووی ئیداری یعنی چی لە ڕووی ئیداری سەر بە شوێنێکی دیکە نەبێ سەر بە حیزبێک نەبێت سەر بە هیچ شوێنێکی دیکە نەبێت لە ڕووی ئیداری لە ڕووی ئیداری کە سربەخۆ بوو دەتوانێت ببێتە نوێنەری نێوان کۆمەلگە و دەوڵەت کەواتە دەوڵەت ئەف چەندەوێت گەهینیتن کە ئەف کەسێن وەکو بژنم مهتەم ئان گرنگی دەنە ڕێکخراوین ژینگەهی ئان هەر ڕێکخراوەکە دیتر بیتن یەت مەدەنی پێتوی ئەو کەس نەکەسێکی حزبی بیتن نا ممکنە حیزبی بێ بەس ڕێکخراوەکەی کە ناوت نا کۆمەلگەی مەدەنی دەبێت ڕێکخراوێکی حیزبی نەبێ وەک پرۆگرام بەڵێ اینجا بەریتانەکان چ دەڵێن بەریتانەکان بە شێوازێکی تر قسە دەکەن فەڕەنسیەکان گوتیان کە ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی ڕێکخراوێکە سربەخۆیەکی ئەبێ لە ئیدارەکەی بێ ینی ئەو ئیدارەیەکی سربەخۆ بێ بەریتانەکان دەڵێن ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی دەبێت سربەخۆیی ئابووری هەبێ یعنی سربەخۆیی ئابووری دەبێت بێت سەرچاوی دارایی ئەو تەمویلەوەی بکەن سەرچاوی دارایی ینی کۆڵی خۆی پرۆژەی هەبێ سەرچاوی دارایەکانی لە دەوڵەت بێ دەوڵەت پارە دەدا دەوڵەتیشی هەمووانە کەواتەوە نەبوو بەلایەنێک کەواتە ئەڵێن سەرچاوی دارایی دەوڵەتی هەبێ کۆ سەرچاوی دارایی سربەخۆ ئەو کات دەتوانێت کۆمەلگە مەدەنیە سربەخۆ بێ چونکە ئەگەر تۆ پێڵێن کۆمەکی مەرجدار ئەگە تۆ بە کۆمەکێکی مەرجدار چۆنە لە پشگیرە ڕێکخراوێکت کرد ئەو ڕێکخراوەکە دەژێر دەستی تۆ ئەمەش پێناسی بەریتانەکانە پێناسی ئەڵمانەکان چییە؟ پێناسی ئەڵمانەکان لەوە سەرچاوی گرت بینیان ئیعلام ڕۆلی هەیە معلومات زانیاری ئەڵمانەکان دەڵێن ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی بە پلەی یەکەم دەبێت سربەخۆ بێت لە ڕووی سەرچاوی زانیاریەکانی یعنی چۆن یعنی ئەو زانیاریانی کە دەستی دەکەی ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی لە سەرچاوەیەکە و دەستی کەوت بێ ئەو سەرچاوەیە ئۆکۆڵێ سربەخۆ بێ ینی چۆن یعنی ئەگەر من تۆ زانیاریەکەم بدەیتێ من ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی بم تۆ زانیاریەکەم بدەیتێ زانیاریەکە مەبەستدار بێ منیش بە قسەی تۆ زانیارێکە بجێڕمە منشەکە و مەژێر دەسەڵاتی تۆ کەواتە دەڵێن لێرە بۆمان دەرەکەوێت ئێمە توانین بڵێن ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی بریتە لەو ڕێکخراوە ئازاد و سربەخۆ و خۆبەخشانەی کە
بۆ بەرژەوەندی گشتی کار دەکەن دوور لە قازانجی تایبەتی ئەو بۆشاییە پڕ دەکەنەوە کە دەکەوێتە نێوان کۆمەڵگە و دەوڵەت. باشە مامۆستا وەکو بژنێت دەمێکێدان بەحسا ڕێکخراوێن ژینگەهی بکەین کە هەبوون هەبیتن ئەرێگە ڕێکخراوی ژینگەهی زۆر بوون بۆ منەت ناوە هەرێما کوردستانیدا ڕێژەکە زۆر هاتە هەبوونێدا و دروست بوون و لەمە بە دوواش یعنی هێشتا دروست بوون ئەرێتوی دەمیدا ڕۆلی حکوومەتێ ئان ڕۆلی دەستەی ژینگەهی کوردستانی دی چ بیتن کارەکان ئەوە گرنگە ینی ئەوە یەکێکە لەو جیاوازانی کە ئەمێ و ئاماژەی پێ بکەم یانی دەستەی ژینگە کارەکانی کاری کردداری و پراکتیکی و دەوڵەتی و حکوومەتیە کاری ڕێکخراوەی کۆمەڵگەی مەدەنی کارێکی چۆن دەڵێ هۆشیاری ژینگەیە ینی بەمانە کاری کۆمەڵگەی مەدەنی ژینگەی لەوێەوە دەست پێ دەکا کە کۆتایی دێ بە کاری دەستە چۆ کاری دەستە هۆشیاری ژینگەی خاتە دواوە کاری تری هەیە ڕۆژانە بەڵام ئەم دێت لە هۆشیاری ژینگەیە و دەست پێ دەکە جا لەبەرەوە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بەدیلی وەزارەتی ژینگە نییە ئەڵتەرناتیڤی دەستەی ژینگە نییە ئەفکارانکو بەڵێ بەێ وەکو بژنی ئاماژەت پێناسەکردنەوەی داوێت چەندێکە وەکو بژنێ مفاین ئەنکو سوودێن کە سووکی ئەتناوەوان ڕێکخراوەدا نەبن وت هەمان دەم داختنەکە دیترجیتە گوت کە vێت خود بژێوی هەبیتن ناف ڕێکخراوێدا ئەرە دوو ئەختنێت هەفدشنینە خود بژێوی بۆ مانایە دێکە سەرچاوەکانی سێری کە سەر ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستاندا تا ساڵی پێشی 2014 پێشی داعش و پێشی ئەو قەیرانانە و ئەو بارودۆخەنا لەبارە هەموو باربۆ ئەکران هەموو کۆمەچیان هەبوو لەلایەن حکوومەتەوە ئێمانەی وا بوو هەموو بێمەرج بوو ینی کۆمەکەکانیان بێمەرج بوو یارمەتیجا ئەشکرێت لە پاڵ ئەوەدا ئێستاکە ئەو کۆمەکە نەما لەبەر بارودۆخی ئابوووریەکە و کۆڕۆنا و ئەو بابەتانە کاتە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەبێت چی بکە ئەبێ بگەڕێ لە سەرچاوی داهاتی دیکە بەو مەرجەی ئەو سەرچاوە داهاتی دیکە مەرجدار نەبێ ینی نەکەوێتە کۆمپانیایەک بە ڕێکخراوێکی ژینگەی نەڵێ من پارەت دەدەمێ بەڵام تۆ وەرە بڵێ ئەو کۆمپانیایی من لە خزمەتی ژینگەدای لە کاتێکدا ژینگە پیس دەکە ئەوە پێدەوترێت کۆمەکی مەرجدار ئەمانە دەبێت ڕێکخراوەکان ڕوانی لێ پارێزن باشە مامۆستاگەرم بچینە سەر چەمکێ ئاینی کە وەکو بێژنێ سێرجێکێت ناوە ئاینیدا بکەین ینی مە هیچ تکستێک هەیە پاڵپشتیامە بکەتن بۆی چەندێ و ڕێکخراوێن سڤیل یانکو ڕێکخراوێن مەدەنی بهێنە هەبوونێدا وەسیتێکیان و ناوەندگیریەکێت ناوبەرە جواکی و دەست هەڵاتیدا بکەن دەتوانین وەکو جاری پێشوش گوتمانیا زۆر جاری تر دەڵێن قورئان کەلامی خوددایە و تەنها ئاماژە دەدا ناچێتە ناوردەکاری ئێمە چمان گوتمان کۆمەڵگەی مەدەنی جیاوازی چیە لە کۆمەڵگە بریتە لە یەک بازنەی فراوان کە تەواوی دانیشتوان دەگرێتەوە لەو شوێنە بەڵام ئایا هەمویان ئامادەن کاری ڕێکخراوەی بکەن ئەڵێ نەخێر کاتە کۆمەڵگا بریتە لە تەواوی دانیشتوان کە خۆیان ڕێک نەخستووە بەڵام مجموعەیەک گروپێک چەند گروپی جیاواز دەنێ و ئەو کۆمەڵگەیە دەردەچن خۆیان ڕێک دەخەن بۆ کارێکی دیاریکراو دوجار ئەم گروپانە ئەم ڕێکخراوانە لەگەڵ یەکا تۆڕێک پێک دەهێنن نێتوۆرک تۆڕێک پێک دەهێنن ئەو تۆڕە چیە پێکەوە هەر هەمویان کارێک دەکەن خۆیان ڕێک دەخەن لە تۆڕێکدا جاری وایە ئەگەر ئامانجی هاوبەشیان هەبوو کەواتە بۆیە گوتمان کۆمەڵگەی مەدەنی بریتە لە بەشی ڕێکخراوی نێو کۆمەڵگە ئێ باشە خۆیا ئاماژەیەکی وا من پێدەدا دەفەرمێ وأن هذه أمتكم أمة واحدة ئەمە ئومەتە فراوانەکەیە ئەمە ئەم ئومەتەیە فراوانە و گەورەیە بەڵام لەناو ئەم ئومەتە خوددا دەفەرمێ وەلتەکون ینی وەکو بڵێ ئەمریش دەکا خوددا فەرمان دەکا خوددا وەلتەکون منکم أمة بەشێک لە ئێوە جارێکی تر کەواتە دەفەرمێ وأن هذه أمتكم أمة واحدة ئەمە ئومەتە گەورەکەیە بەڵام خوددا دەزانێ ئەم ئومەتە هەمووی کارانیە هەمووی ناتوانێت کارکە و داوا دەکا ولتكن منكم يعني لو أمة فراوانك شهبه أمة شبكن يدعون إلى الخير يعني شبكن خير يتر خير بزانت شو مصطلحك خير يدعون إلى الخير خلق بانك دكن بو خير زاراويكو شوندالي يعني وشيكي فراوانه بله وەکو بژنێ بانگەشا کۆمەڵایەتیە سیاسی هەر شتێکی دی بانگەشا خێرێ مامۆستا کە ئاین وەکو بژنێ بانگەشێت کە تەنەف ئاتە پیرۆز بەلێت هەمان دەمدا خێر نەهاتیە پێناسەکردن کە چ تشتێک خێر هێتە هەژمارتن بوونمونە جەنابێتە تشتێکت بێژیت وەک خێر بەڵام دەف کەسێکی دیتر تشتێکی خەڵەتێتە قەڵەمدا هەر خودداش وای فەرمووە لە قورئانجا فەرمووە وافعلوا الخير لعلكم تفلحون بمعنى يعني ئەتوانی بڵێ ینی تۆ ئەڵێ
ڕەنگە وشەی خێر ڕێژەیی بێ بەڵام ڕاستیدا چۆن ڕەش و سپی لێک دیارە شەڕ و خێر و شەڕش جیاوازەکەیان دیارە بەڵام بڵێ خێر و خێری نسبی هەیە ڕێژەیی هەیە کام خێر پێش بخەین ئەوەیە کە کۆمەلگە بڕیار دەدا کەواتە کۆمەلگەش بڕیارەکەی بەدەستی چێە بەدەستی نوێنەرەکانێتی کۆمەلگەش فراوانە لە ئەنجامدا تۆ چێ نوێنەری کۆمەلگەیە بریتە لە پەرلەمانەکەی کەواتە تۆ ئەمەیە لێرەیە کە باز دەکەی یعنی ئەگەر کەسێک هات دەڵێ من دەمەوێت خێرێ بکەم ئەم قسەیە هەیە بۆیە زۆر جارێک یەک دێ مەسەلەن بۆ ئەوقاف ئەڵێ من ئەمەوێت وەقفێ بکەم بە هەمان شێوەیەکی دێ بۆ لای ئێمە دەڵێ من دەمەوێت کارێک ئەنجام بدەم دەڵێن دەتەوێت چی بکەیت دەڵێ من پارەیەکەمێ ئەمێ بیکەم بە خێر ئێمە و شوێنێکی دیکە ئەو شوێنەی کە ڕووی تێ کردووە ئەو پێی دەڵێن وڵای ئەوەی کە تۆ دەڵێ ئیمڕۆ زۆر پێویستی نییە لە کۆمەڵگەدا ئێمە دەبێت ڕێنمایی بکەین پێی بڵێن فڵانە پرۆژە باشترە ئەگە یەکی ڕووی لە ئێمە کرد بەڵێ من پرۆژەیەکی ژینگەیم هەیە حەزەکەم وەکو خێرێک وەکو چاکەیەک وەکو ئینسانیەتێک بیکەم بۆ ئەم کۆمەڵگەیە وانە دەڵێن بۆچی دەڵێ بۆ ئەوەم داناوە ئێمە هەوڵەدەین پێی بڵێن ئەو بوارە هێشتا وەکو بڵێ زۆر پێویست نییە بوارێکی دیکە هەیە کەواتە هەمیشە یەکێک هەیە لە کۆمەڵگەدا کە پێی دەڵێن ئەولەویات ئینگلیس پێی دەڵێ پرایۆریتی یعنی کامە پێشی کامی دیکە بخێن ڕێخستنەکە باشتر بڵێ جا بۆیە هەر ئەمەیە جارێکی تر کە خوددا لە قورئاندا دەفەرمێ ئین الله هەیە يعني ئەڵێن ئەجمع آية في الخير والشر يعني آياتێک هەموو خێری کۆ کرد بێتەوە و ئاەتێک هەموو شەڕی کۆ کرد بێتەوە کامەیە دەڵێن ئەم ئاەتی سوورەتی نەحلە ئاەتی ژمارە 90 بۆیە هەموو خەتیبەکان ئەڵێم هەموو ینی تقریبا وایە کە خوتبەی جومعە دەدەن لە کۆتایە دەڵێن إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون أما بۆچی خراوەتە کۆتایی خوتبەوە وتارەکانی هەینی لەبەر ئەوەی ئاەتێکی کۆکەرەوەی زانایان هاتوون ئەمێ من کورتی کەمەوە یعنی تەفسیری قورئان بەم چەند دقەیە ناکرێ کورتی کەمەوە دەڵێن کە خوددا دەفەرمێ إن الله يأمر بالعدل ئەڵێن عدل ئەرکی دەوڵەتە عدل بە من و تۆ ناکرێ عدل ئەرکی سەرەکی دەوڵەتە بەڵێ هەمان دەمدا عدل شتێکی تاکیژی نییە بەڵام ئەو عدلەی کە وەکو بڵێ یاسای بۆ دەربێنی ڕنگدانەوە هەبیت ناوە کۆمەڵگەیەدا من دەتوانم لەگەڵ تۆ عادل بم وانە بەڵام ئەبێ یاسای عادلمان هەبێ کەواتە یاسای عادل لە چۆ دێ لە لای دەوڵەتەوە دەوڵەتی دا بچێت لە پەرلەمانەوە کەواتە دەبێ إن الله يأمر بالعدل بۆیە مشاوترێ إمام عادل إمام عادل يعني أبي عدل لدى الصلاة أبي بنا لياساكاني دا صلاة أبي لياساكاني دولة دابي إحسان چییە يعني عدل چییە عدل بریتە لەوەی کەسێک ئەم کارەی کردووە لە بەرامبەریشیدا ئەمە پاداشتەکەیەتی بەس ئیحسان بریتە لەوەی کەسێک ئەم چاکەیی کردووە تۆ زیاتر پاداشتی بکەیت عدل بریتە لەوەی کەسێک کە کارێکی خراپی کردووە سزاکەی ئەوەندەیە بە قەدەر خۆیەتی بەڵام ئیحسان بریتە لەوەی کەسێک کە کارێکی خراپی کردووە تۆ بە کەمتر عقوبەی دەی دەبەر ئەوەی کە بگەڕێتەوە جارێکی تر بۆیە بە من دەڵێن ئیحسان کەواتە ئیحسان ئەوەیە لە چاکە زیاتری بیتەوە لە خراپەشە کەمتر سزای بێ بەڵام عدل عدلە قانون قانون ئەم شتانە ناخوێنێتەوە یعنی قانون ئەو کەسێک کە کارێکی وای ئەنجام داوە بە پێی مادەی ئەوەندە سزاکەی بریتێلەوە بەڵام ئەوە دوای کۆمەڵگەی مەدەنی و سندیکاکانن دێن دەڵێن کەمی کەرەوە یاخود فڵان شتی بۆ زیادکە کەواتە ئەوەیە مەبەستم چی بوو مەبەستم ئەم ئاەتەش جارێکی تر وامان پێ دەڵێ کە دەوڵەت بە کاری عدل هەڵدەستێ کۆمەڵگەی مەدەنی بە کاری ئیحسان هەڵدەستێ پێچەوانەکەشی هەروایە وينهى عن الفحشاء والمنكر فحشاء تاوانە گەورەکانە تاوانی گەورەکان و باندەکانی مافیا و سەر سنوورەکان ئەمە بە من و تۆ عیلاج ناکرێت ئەرکی دەوڵەتە بەڵام منکر شتە نامۆکانی نێو کۆمەڵگەیە بە کۆمەڵگەی مەدەنی دەکرێت کەواتە ئەمانە هەمووی ئاماژەن دەتوانین لە قورئان سوودی لێوەربگرین بۆ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی مەسەلەن خوددا لە قورئاندا دەفەرمێ یعنی یەکێک لە تاوانە خراپەکان کە مرۆڤی خراپ دەیکات چییە دەفەرمێ وەلەیوغەیڕونە خەلق الله یعنی گۆڕینی ئەو شتانەی کە خوددا دروستی کردووە خوددا هێندشتی خەڵق کردو ئەو دێ دەیگۆڕێ ئەمە هەر ئەوە نییە بڵێ یەکێک مەسەلەن وەکوڵێ جوانکاری بکات یعنی باسی جوانکاری ئەوانە نییە ئێمە لە ژینگە وەری دەگرین هەر کەس قورئانە یعنی چۆن دەڵێ هەر کەس دەتوانێت لە بواری خۆی سوودی لەوەربگرێ کەسێک لە بوارێکی دیکە ئەمایەتە تەفسیر دەکە ئێمە تەفسیرێکی ژینگەیی دەکەین وەلا یوغەیڕونە خەلق الله بە نسبەتی ژینگە تەفسیری بکەین چۆنە بێت تەفسیری ژینگەی بۆ ئاەتەکە بکەین خوددا ئاوی دروست کردووە بێتامە بێڕەنگە بێبوونە ئاو دەبێ وابێ ئەمە سیفاتەکانێتی فیزیاوی و کیمیاویەکانی کەسێ دێ پیسایی فڕێدەداتە نێو ئەو تەغییری خەڵقی خوای کریان نە کەواتە ئەمە تاوانی کرد بەرامبەر بە دروستکراوەکانی خوددا ئەم هەوایی دروست کردو بەم شێوازە 121 هەوا ئۆکسجینە 121 هەوا ئۆکسجینە
کەسێک کە دێ داردەسووتێنێ و ژینگە پیس دەکات و ئەم هەوای بکات ئۆکسسیجین دەست ینی پێکاتەکانی هەوا دەگۆڕێ ئەمە وەلای غەیرونە خەڵق الله ئەمە دەستکاری کرد ئەمە خاکە و خزمەتی ئێمە دەکا و ئەم خاکە ئێمە سوودی لێوەردەگرین یەکێکی تر دێ مینی تێدا دەچێنێ یەکێکی دی دێ سەمادی کیمیاوی پێدا دەکە وانە هەموو ئەمانە یەکێکی دیە پلاستیکی تێدا حەشار دەدا هەموو ئەمانە چێتە تەغیری خەڵقی خوایە کەواتە لە ڕووی ئەمانەجانەوەی چەندێت گەینیتن کە بژنێ جیەک چوو لەو سەحرایەت و بچی بکەیە شینکاتی و داری لێ بچینی ئەوەژی هەر تەغیرە خەڵقی خودەیە ئەو پێڵە تەغیری چاک یعنی تۆمانایەکی تر تۆ چیت کرد یعنی لە خۆی شوێنەکە چۆن ئەڵێ بێمفاو بێ سوود بەجێماوە تۆ سوودی پێدەگەینی بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر وەکو دەوڵەت وەکو پێغەمبەرایەتینە دەڵێن بە صیفەتی ئیمامەت یعنی چی بە صیفەتی ئیمامەت یعنی پێغەمبەر درودی خوای لەسەر صیفەتی نبووەتی هەیە و ڕیسالەتی هەیە و ئیمامەتی هەیە و قازیە و موفتیە و هەموو ئەمە صیفەتانەی هەیە بە صیفەتی دەوڵەتی فەرموویەتی کە هەر کەسێک ئەرزێکی مردوو زیندوو بکاتەوە بۆ خۆیەتی من ئەحیا ئەرضا مەیتەتەن فەهیە لەهو بۆ ئەوەی هانی خەڵک بدا بچێت ئەو شوێنانە بچێنێ و سەوزیکا و ڕوبەری سەوزایی زیادکە یعنی تەغیری خەڵقی خوا چییە کابرایەک ژینگە دۆستە ئەمە باسی تەفسیری ژینگەی دەکەن کابرایەک لە خەمی پاراستی ژینگەدایە یەکێک لەو لاوە بدێ پێی دەڵێ کە بۆچی دەکەیت و لەبەرچی دەکەیت و کورە ئاوا مەکە و تۆش بکو ئەو خەڵکەی تر و ئەمە تەغیری خەڵقی خوای کرد ئینسانێکی لە ژینگە دۆستی و برد بۆ ئینسانێکی خراپ و وای لێ کرد کە ئەوە بکە بۆیە خدا لە قورئانە دەفەرمێ وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا ئەوە ڕۆژی جومعە و ڕۆژی هەینی خەڵک تەفسیر سوورەتی کەهف دەخوێنێ و ڕێ لەو ئایەتە دەکەوێت کەواتە یەکێک لە هۆکارەکانی دیکە چییە زوڵم لە چییە زوڵم لە ژینگە چۆن زوڵم لە ژینگە دەکەی زوڵم لە درەختەکانی دەکەی زوڵم لە ڕووەکەکانی دەکەی زوڵم لە ئاژەڵەکانی دەکەی دەیکوژی بەبێ هۆ هیچ هۆکارێک نییە بۆ کوشتنیان دەیکوژی کەواتە هەموو ئەمانە چییە بریتە لە زوڵم خداش فەرمووی ظلم وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا يعني موعدێک هەیە لە لای خوددا بۆیە وەکو لە ئەڵقەی پێشوو گوتم ینی لەسەر پەنابەری ژینگەیی گوتمان هەڕەشە و مەترسی جیاوازیان چێ گوتمان هەڕەشە بریتە لە سەرچاوەکەی نادیارە و ناشزانین کەی ڕوەدا بۆیە هەمیشە ئینسان دەبێت لە ترسی ئەوەی هەبێ یا مەسەلەن خۆ بەزلزانینی سیاسی لە ئاستی وڵاتەکان یعنی خوددا چۆن باسی فرعون دەکا علا في الأرض كعلا في الأرض ليفسد فيها يعني فساد چییە فساد بەشێکی فەسادی ژینگەییە کەواتە سین دەیەوێت پێشی ئەمریکا بکەوێت ئەمریکا دەیەوێت پێشی سین کەوێت هەرکەس دەیەوێت لە بڵندی و لە پلەیەکە بمێنێتەوە بەچی بە بەرزبوونەوە لە بوارە ئابوووریەکە دوای لەسەر حسابی ژینگە لەسەر حسابی مرۆڤەکان بۆیە لێرە زۆر گرنگە ئاماژە ئاینەکان خوددا پێمان دەفەرمێ فەلا تتبعوا الهوى أن تعدلوا کەواتە ئەوەی کە ژینگە دەپارێزی عەدالەتە ئەوەی کە ژینگە دەپارێزی ئەوەی کە لە ئەڵقەی پێشوو گوتمان ئینسان بە بێویژدانانە بەنێو ژینگە نەکەوێت لەوەشە دەبێت عەدالەت بە خەرج بێت کەواتە ئەو کاتەی دوای ئارەزۆکانمان دەکەوین لە عەدالەت دوور دەکەوینەوە ئێمە ئەو کاتە ژینگە پیس دەکەین ئەگەر بڕیار وەسەبیت مامۆستا کە ڕێکخراوی ژینگەهی ئەنکۆ هەر ڕێکخراوەکە دیتر بیت مەدەنی نێوەندگیریەک بیت ناوبەرە خەلکی و ناوبەرە سڵتێدا بەلێگەر ئەم تێڕوانینە کە ئاینیدا تەماشەوێ چەندێ بکەین سڵتەت ناوە ئاینیدا وەک تێڕوانینە ئاینی گۆڕی تەکستێن ئاینی خودەیە و پێغەمبەرە ئەرێت وێرەدا چەوە ئەف نێوەندگیریە دەهێتەکردن ڕێکخراوین جوواکن مەدەنی بەڵێ ئەو قسێ وایە یعنی کە قورئان دەخوێنیتەوە چۆن فەرضوه إلى الله والرسول بەڵێ ئێمە لە دوای وەفاتی پێغەمبەر درودی خوای لەسەر دەسەڵات ئەبێ بەچی ئەبێ بە دەسەڵاتێکی بەشەری هیدی مرۆڤە کەواتە ئێستا کە دەسەڵات چییە دەسەڵات بریتیە لە ئەو حکوومەتەکانیش ئەحزابیان دروست کردووە دوجار کەواتە مرۆڤن حکوم دەکەن کەواتە ئێستا کە هەر خودی قورئان ئەوەمان لێ داوا دەکا کە ئێمە ینی یەک چۆنەڵێ کورتی کەینەوە لە وشەیەکە خوددا داوای عەدلمان لێ دەکا داوای عەدالەتمان لێ دەکا لەبەرەوە ئەو دەستەواژانەی کە لە قورئانە دەیبینی کە باسی ئەڵڵا و ڕەسوول ئەخاتە پاڵی یەکتر ئەمڕۆ لە دوای وەفاتی پێغەمبەر تەطبیقەکەی چییە؟ تەطبیقەکەی بریتیە لەو دەسەڵاتەی کە مرۆڤ خۆی بۆ خۆی دروستی دەکا لەو حکوومەتەی کە مرۆڤ خۆی بۆ خۆی دروستی دەکا لەبەر ئەوە دەبینی یعنی تۆ سەیری هەموو مرۆڤایەتی بکەی
دەڵێن دەوڵەتداری ئیسلام زۆر خۆی لێ نەداوە زۆر باسی نەکردووە بۆ چونکە حاجەتێکی بەشەریە مرۆڤ هەر لە شوێنێک گۆڕی واقعی تێتە گۆڕین مرۆڤ لە هەر شوێنێکە کۆ بووە دوجار بە دوای ڕاستێکا دەگەڕێن بە دوای سەرێکا دەگەڕێن بە دوای کەسێکا دەگەڕێن کە بیرڕاکانیان جیاواز بوو ئەیچی حەکەمێدانین ئەم حەکەمە چۆن بێ یەک مرۆڤ بۆ سەرەتا دوای بوو بە محکەمە دوای بوو بە دادگای نێودەوڵەتی دوای بوو بەم شێوازە کەواتە دەوڵەتداری حاجەتێکی بەشەریە بۆیە خوددا زۆر وردەکاری لێ باس نەکردو بەڵام تۆ گوتت ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ژینگەی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ژینگەیش بریتە لەو کارە خێرانەی کە خوددا لە ئاینەکە داوای لێ کردوین کە کۆمەڵێک کەس وەلتەکون منکم هەندێکمان دەبێ بەو کارە هەستی زۆر باشە مامۆستاکەوتە پشتی بوومە دیار بووی کە ڕێکخراو شێوازێکی گشتی چ ڕامانێکت دەتن و مەبەحسە ئاماژێن ئاینیژی کرد کە ئاین چەوە ئاماژێ دەتەوان ڕێکخراوانە نوکە گرنگە ئەم بزانین سیفەتێن سەرەکی یانکو سیفەتێن گشتی یەن ڕێکخراوێن ژینگەهی چ تشتن و پێتویە چ تشتێک سەرڤە دیار بیت هەتان بزانین مادام ڕێکخراوە ژینگەیەکان بەشێکن لە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیش صفاتی خۆی هەیە صفەتی یەکەمی بریتە لە ئازادی بڕیاردان یعنی ئەو ڕێکخراوە دەبێت ڕێکخراوێک بێ کەسەکان بە ئازادی چوبوونە ناوی ئەمە قسە لە چۆ هات گوتم لە سەدەی حەفدا لە سەدەی حەفدا بە شێوازێک بوو کە مەسەلەن بۆ نمونە کەسەکان ئازاد نەبوون دەیانگوت تۆ کاسۆلیکی بەڵێ تۆ کاسۆلیکی کەواتە هەر هەمووتان بە بێویستی خۆتان لە دایک و باوشێکی کاسۆلیک لە دایک بوون هەمووتان سەر بە کەنیسەی کاسۆلیکن ئەمە ئازادی تێدا نەبوو کەواتە ئازادیەکە لە هەڵبژاردنەکە یعنی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیش ئەگەر من دروستی کەم و کوڕەکەی خۆشم بێن و کچەکەی خۆشم بێن و خێزانی خۆشم بێنم بڵێ ئەوە سێ کەسەکەین یاساکە دەڵێت سێ کەس بەسەوانە من و دوو کوڕەکەم من و کوڕێکم و کچەکەم ئەمە پێی ناوترە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی من چەند جار پێم گوتون پێناسەی کۆمەڵگەی مەدەنی بۆ ئەوە دروست بوو لە سەدەی حەفدا کە کەسی جیاواز لە کۆمەڵگە کۆ بکاتەوە ئاینە جیاوازەکان کۆ بکاتەوە نەتەوە جیاوازەکان لەگەڵ یەکدا کۆ بکاتەوە بیر و بۆچوونە جیاوازەکان لەگەڵ یەکدا کۆ بکاتەوە ئەمە بریتی ئەبێ لە نوێنەری کۆمەڵگە چونکە کۆمەڵگە هەموو ئەو جیاوازانەی تێدایە بۆیە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە وڵاتی ئێمە هێشتا سیفەتە ڕاستەقینەکەی خۆی کە لە سەدەی حەفدەوە هاتووە وەری نەگرتووە تونۆبینی لە هەرێمە کوردستانی ئەف ڕێکخراوێن هەی شێوازێکی گشتی و ڕێکخراوین ژینگەیژی ژێر هەیمەنەتە ئایدۆلۆجیەکە یان ژێر هەیمەنەتە حەزبێکیە ئەوش ڕاستە ئەمە بدوشت جیاکەینەوە مەسەلەن چۆن دەڵێن دوشت جیاکەینەوە سندیکاکان پیشەین سندیکا پیشەیە و شتێکی جوانە و حەقی بە حیزب شتەوە نییە و ینی هەموو کەستیای ئەندامە مادام تۆ ئەندازیاری لە ئەندازیارانی مادام تۆ پزیشکانی لە پزیشکانی پارێزەری لە پارێزەرانی ئەوە شتێکی ئەوە جیاوازە ئەوی ترکە دەڵێ مەکتەبی ڕێکخراوە پیشەی و جەماوەریەکان ئەوش عیبی تێدا نییە هەموو حیزبێک بۆ خۆی مەکتەبێکی هەیە بە ناوی مەکتەبی ڕێکخراوە پیشەی و جەماوەریەکان هی خۆیەتی ئەوش عیبی تێدانی ئەوشی خۆیەتی بەس ئەم NGOیە کە حکوومەت فەرمانگەی بۆ کردوتەوە ئەبێ ئەم کەسانەی کە ڕێکخراوەکە دروست دەکەن پەیوەندی خوێنیان لەگەڵ یەکدا نەبێ بۆچی خوێن ینی بەمانای کەسوکاری یەکتر نەبن هەمووی ئەو کاتە هیچمان نەکرد هیچمان بە هیچ نەکرد لەبەرەوە تعریفی ئەوروپی کە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئێمە خۆ لە چۆ هێنامان لە ئەوروپیەکانەوە وەرمان کرد ئەوروپیەکان دەڵێن ئەگەر ورتر بڵێ ئەوروپیەکان دەڵێن ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بریتە لەم سیفەتانە ئەو ڕێکخراوانەی بە ئازادانە سربەخۆیانە پیشەیانە خۆبەخشانە کار دەکەن ئەو بوارە پڕ دەکەنەوە کە دەکەوێتە نێوان خێزان و دەکەوێتە نێوان خێزان و دەوڵەت بۆچی خێزانیان نەخستەنێ و ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لەبەر ئەوەی خێزان ئازاد نین لە هەڵبژاردننی دایک و باوکیان خێزان ئازاد نین لە هەڵبژاردن هیچ دایک و باوکێکیش بە ئازادانە ئەم جۆرە کوڕکچانەی نەبووە ینی خۆی بە دڵی خۆی بڵێ سیفەتەکانیان وابێ خێزان کوڕکچێک کۆ دەبنەوە بە یەک دەگەن بە ئازادانە بەڵام کە دوای منداڵیان دەبێت ئەو منداڵانە دەستیان نییە لە هەڵبژاردننی دایک و باوکیان مانای چییە؟ مانای ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی حساب ناکرێت کەواتە بۆچی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هاتە ئارا بۆ ئەوەی ئەو کوڕە حەزەکە لەگەڵ ڕێکخراوێکی تردا کار بکە ئەو کشەش حەزەکە لەگەڵ ڕێکخراوێکی تردا کار بکە ڕەنگە لە ماڵێکدا ئێستا ئەیبینی لە ماڵێکە ئابینی ئەو کوڕە لە ڕێکخراوی پزیشکیە کچەکە لە ڕێکخراوێکی ئەندازیاریە ئەی بۆ نەچون هەردووکی بەلایەکە ئەو ئازادێکی خۆیانە کەواتە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بریتە لە ڕێکخراوێک کە بە ئازادانە خەڵکەکەی نێوی کۆ دەبنەوە بە جیاوازی بیر و بۆچوون بە جیاوازی ئایدۆلۆژیا بە جیاوازی بوو بیر و بۆچوونی حزبی بە جیاوازی بیر و بۆچوونی مەذهبی بە جیاوازی بیر و بۆچوونی ئاینی هەموو ئەمانە
چی کۆیان دەکاتەوە دوجار بەرژەوەندیەکی گشتی کۆیان دەکاتەوە ئەمە سیفەتەکانی هەرێمە کوردستان یا فڕێکخراوین هەیە جەنابێتەژی ئاماژە پێدای کە شێوازێکی گشتی چەندین ڕێکخراو هەنە و ڕێکخراوی ژینگەیژی زیاتر 200 ڕێکخراوەمە هەنە ئەرێ وەکو بێژن سەرنجاتە بوو هەبوو نەوان ڕێکخراوانە پتر بژێوی ژیانێ سەرچاوەکە بوو بژێوی ژیانە یانژی فعلی خزمەتێکی پێشکەشتکەن دەبێ بڵێ هەندێک لە عێراقیش بە پێی یاسای ڕێکخراوە ناحکومیەکان پەرلەمانی عێراق سەر با بڵێم شتێکی کردیانی شوێنەڵێ ئامارێکی خستە ڕوو پەرلەمانی عێراق ئامارێکی خستە ڕوو پێشی 10 ساڵ ئامارێکی خستە ڕوو گوتی 12,000 لە عێراق کوردستان نە لە عێراق 12,000 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی وەهمیمان هەیە دروست کراوە بەرپرسەکانی عێراق دروستیان کردووە لە کاتی چالاکیە پارەکەی وەرەگرن دوایش هیچ دیار نییە ڕێکخراوەکە کەواتە لە کوردستانیشدا زۆر گرنگە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی چالاکەکان بناسرێنەوە دێمەسەری ینی گرنگە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی گوتمان خۆبەخشانە ئازادانە بۆ بەرژەوەندی گشتی کار دەکەن لە نێوان چۆن دەڵێ خێزان و لە سەروی خێزانەوە تاوەکو دەگاتە دەوڵەت ئەلێرە پرسیارێک دێتە پێشەوە زۆر گرنگە ئاگداری خاڵێکی تر بین جگە لەوەی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی نابێت بۆ بەرژەوەندی تاک بەکاربهێنرێ نابێ ئەندامەکانی لە پێناوی بەرژەوەندی تایبەت بە خۆیانە کار بکەن نابێ بەڵام شتێکی تریشەیە نابێت حزبی چۆن نابێت بیکەن بە حزب کەواتە چۆنە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی یەکێک لە سیفەتەکانی تری ئەوەیە نایەوێ بگا بە دەسەڵات لە نێوان دەوڵەت و چۆن دەڵێ کۆمەڵگەدا دێت و دەچێ بەڵام خۆی حزب نییە حزب چییە؟ حزبیش یاسای هەیە یاسای ژمارە 7 ساڵی 93 حزب ئەوێ بگا بە دەسەڵات جا لێرە ئەم قسەیەک دەکەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی مادام ناوێن ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوە ژینگەیەکانیش ناوێن ژینگەیە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بڵێن لەوایە حزبێک هەبێ حزبێکی ژینگەیی بێ ناوی چییە؟ حزبە وایە باشە لێرەش کۆمەڵێک ڕێکخراومان هەیە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ژینگەیین ئەم ڕێکخراوە کۆمەڵگەی مەدەنی ژینگەیە دەبێت بە یەکەوە کار بکەن لە پێناوی ژینگە ئەگەر چوون لەگەڵ حزبێکا کاریان کرد کە حزبەکە ژینگەی حزبەکە ئەوێ بگا بە دەسەڵات ئەمیش عیبی تیادا نییە بۆچی ناوی خۆی ناوە حزب هەر کەس ناوی خۆی نا حزب یعنی ئەوێ بگا بە وەسیلەکە بوو دەسەڵات خۆ عیبیتیانە بە یاساواڵێ ینی حزبایەتی بۆ چێکی ئەدوێ بگەی بە دەسەڵات لەبەرەوە بێ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئاگادار بێ حزبێکی ژینگەی هەڵی نەخەڵەتێنێ بەڵێ وارە بە چالاکی پێکەوە بکەین ئەگە چالاکی پێکەوە کرد دوای بۆ دەنگدان ئەو دەنگە هێنێ ئەمانی ئیسێغلال کرد کەواتە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کاتێ نێتوەرک دروست دەکا کاتێک کە شەبەکە دروست دەکا بە کوردی بە پێی یاساکە کاتێک کە تۆر دروست دەکا دەبێت لەگەڵ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هاوشێوەی خۆی بیکە نابێت لەگەڵ حزبەکە بیکە بۆچی چونکە ئەو کات حزبەکە بەکاری دێنێ جالەبەرەوە لە ئەوروپا ئێستا حزبی ژینگەی هەیە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی خۆی تێکەڵی کارە حیزبەکە ناکە حیزبی سەوزی ئەڵمانیا حیزبی سەوزی ئەڵمانیا دەیەوێت بگا بە دەسەڵات بەڵام ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کار بۆ ئەو ناکە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کار بۆ ئامانجەکانی خۆی دەکات بە شێوازێک ساڵوخەتین جەنابێت ئاماژە پێدای مامۆستاکە بەرژەوەندین تاکی نەبن یەت مادی و معنەوی و کەسێکی ئازادانە و خوبەخش بێتە ناوە ڕێکخراوەدا ئەرێ بە سیفاتین وەکو بێژنێ معجیزینینە نه هەیە چونکە بەم شێوازە هەیە یعنی کۆمەڵگەش چۆن دەڵێ جارێک گوتم ئەڵێن عێراقی نێوان دێڕەکان دەخوێنێتەوە کوردیش وایە کوردیش ئێستا تەماشاکە بڵێ ڕێکخراوی فلان یەکسەرە لە سەر بە فلان بڵێ ڕێکخراوی فلان ئەڵێ هی فلانە کورد هەموو دەناسێ کەواتە کورد وەکو چۆن ئەڵێ یعنی ئێمە دوجار هەمومان یەک ماڵین خۆ وڵاتێکی زۆر گەورە نین هەرێمێکین هەموو کە سوکاری یەکین یەک دەناسین یەکسەر ناوی هەر ڕێکخراوێک بڵێ یەکسەر دەزان دەڵێەوە ئینسانی باشن دەوانە سەر بەخۆن ئەوانە کاری باش دەکەن ئەوە کاری چاکیان کردووە دەڵێنەوە ئەندامەکانی سەر بە فلان حیزبە بەس بەڕاستی ئیشوکارەکانیشان جوانە ئیشوکارەکانیان بڕەچاوی حیزبایەتیان نەکردووە کاری باشیان کردووە یعنی ئەو کوردە هەموو کەس دەناسی ئەو کوردە دەزانێت چۆنە و چۆن کار دەکە هەموو دەزانێت هیچ گومانی تێدانی لەبەرەوە تعجیزی نییە بەڵام ئەشتوانی بڵێ ینی ڕاستەکەی بەڵام خۆ لە دینی شاوایە یعنی دەڵێن ئەو کەسەی کە مسلمانی پێرفێکتە ئەبێ وابێ بەڵام دوجار خۆ هەر ناتوانێت هەمووی تیاابێ ئیتر دوجار خدا پێوەرێکی داناوە خدا پێوەرێکی داناوە ليكفر الله عنهم أسوأ الذي عملوا ويجزيهم أجرهم بأحسن ما كانوا يعملون پێوەری چوونە بەهەشت لای خدا چییە خراپترین صفەت و خراپترین کارێکە لە ژیان تا کردوتە خدا بۆت حەسفەکە ليكفر الله عنهم أسوأ الذي عملوا
باشترین کارێکش لە ژیان تا کردو دەخوا پلی دەرەجەی زۆرە خاتە سەر لە ئەنجامدا تۆ بە پەنجاویەک بەرامبەر بە چلوونەوە دەچێ بەهشت کەواتە بەم پێوەرە خوددایە تۆ بێ سێری ڕێکخراوەکانکەی بە میسالیت سێریان نەکەی سێریانکەی چێ کار دەکات چێ کارایە چێ چالاکیەکانی زیاترە وانێ با زوورترانی بەڵێ بەڵێ بەو شێوازە جا لەبەرەوە کەواتە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەو پرسیاری کە لێت کردم دەستەی ژینگە ڕۆژانە کاری چییە؟ ڕۆژانە کاری بریتە لە مۆڵەتدان و بە دوواداچوون بۆ مۆڵەتدان بۆ ئەو پرۆژانەی کە دەکرێت بەلە ئەم هەموو پرۆژەی کە لەم وڵاتە دەکرێت دوجار هەر هەمووی وەکو شەڕ ڕوو لە ئێمە کات وڵێن چی دەڵێن مامۆستا فلان و فلان و فلان دە فەرمانگە مۆڵەتی داوم بەس ئێوە ماون ئەڵێن ئێمە مۆڵەتت نادەین ئەوە 15 متر لەوێ دوورکەوە ڕوبەری سەوزایەکەت دەبێ ئەوەن دەبێ ئەو وێزگەی چارەسەرکردنت بۆ خەستەخانەکەت نەکردو دەبێ ئەویشی بۆ بکەیت ئەم هەموو مەرجانەی کە چۆن دەڵێ تۆ تەماشای وەقایعی کوردستانی بکە تعلیماتێکمان هەیە بە ناوی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2013 بەڵێ کە سێری ئەو ڕێنمایە ناکەی یعنی ئەگە سێری ئەو ژمارەی ئەو ساڵە بکەیت ئەو ڕێنمایەنەی تایە چل ئەیفۆرە آخر ئەو بەس یەک ڕێنمایی ژینگەی چل ئەیفۆرە خۆ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ژینگەی ناتوانێت ئەمە بکە ئەمە دەستەی ژینگە دەیکا کە مۆڵەت بەچێ بدا و بەچێ نەدات و لەسەر چ بنەمایەک مۆڵەت بەو پرۆژانە دەدا اینجا کە مۆڵەتی پێدا دوای چه فلتەرەکەی لێ کاتەوە دەپۆتۆزە خاتەنە ئەوەی چی تر جارێتر ئەچێت لیژنە دروست دەکات بۆ ئەوی پشکنینی بۆ بکە بە دوواداچوون و چاودێری بکە چه جارێکی تر پێی دەڵێ دەخرێتەوە ئەگەر بین ئەمانە هەمووی کاری ژینگەین کەواتە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ژینگەیی دەبێت لەو شوێنە دەست پێ بکە کە دەستە کۆتایی بەکارەکانی دێن دەستە دەست بەکارەکانی دەکا بە هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەیەکان بە پێدانی مۆڵەتەکان بە بەدواداچوون بۆ مۆڵەتەکان بە پشکنین و چاودێریکردن بە مەسئلەی ڕاوکردن بە مەسئلەی ژاوە بە مەسئلەی مادە تیشکاوەرەکان هەموو ئەمانە لێ ئەبێتەوە اینجا کار دەکات لەسەر هۆشیاری ژینگەیی ئەلێرە سەرەتای کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەست پێکا کە بریتە لە هۆشیاری ژینگ بەڵێ باشە مامۆستا بەڕێز ئەبێت وەکو بژنەوێ گافکی گرنگی دەنە ژینگە هەیە ئانکوت بنە ژینگە دوست ئان ڕێکخراوەکی دات مەزرین ناوێ ژینگە هەیە ئەگەر هەندێک کەس یان وەکو بژنێ هەندێک کە بن یان هەموو شێوازێکی گشتی بیتن خۆ وەکو مرۆڤ نە ژینگە دۆست بن بەلی ڕێکخراوی ژینگە دۆستی دامەزرینن ئەرێدوی حاڵەتەیدا دەچێتە ڕیدا زۆر خراپە چونکە یەکێک لەو کارانەی کە ینی ئەبێت مراجعی بکەین ئێمە پێشنیارێکمان هەیە بۆ فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بۆ لە مەودووە ئەگەر مۆڵەتی هەر کەسیدا ئەو ڕێکخراوە وتی من ڕێکخراوێکی ژینگەیم وانە ئێمە دەزانین ئێستا وەکو دەستا ئەوە مەرجەکانی ڕێکخراوی ژینگەی تایە وانە ینی خەڵک ڕەنگە جاران بڵێ یەکی حیزب دابنێ حکوومەت وەزارەتی ناوخۆ بە دوواداچوون بۆ CV کەسەکە دەکا بزانن لە ڕووی سیاسیەوە چۆنە ئێمە گرنگە ئەگەر ڕێکخراوێک لەمە دووە هات بۆ فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان وتی ڕێکخراوی ژینگەی دادەمەزرێن وانە گرنگە بە ئێمە بڵێ بۆ تەنسیق بۆ هەماهەنگی ئێمە چی بۆ بکەین ئێمە بە دوای CV ژینگەی ئەو کەسە بگەڕین زین بەمە قەت ڕۆژە ژینگە پارێزی کردووە یا دش بە ژینگە ڕۆژێک ڕەنگە کاریشی کردبە بۆ نمونە لەبەرەوە زۆر گرنگە ئەو کەسانی کە ڕێکخراوێ دروست دەکەن خۆیان پێچەوانی ڕێکخراوەکە نەبن ساڵبقت خراپژی نەبە بەڕاستی وایە چونکە بەڕاستیەوەی تۆ هەندشتەڵی میسالیەتە وانە من دەڵێم یەک مانگی ینی هەفتەی یەکەم چوومە دەستەی ژینگە پلاستیکم قەدەغە کرد وتم نابێ بۆ چونکە نابێ من لەوێ بم و دەبێ پلاستیکە بێ لە ماڵی من مۆلیدە نییە ئەو ڕۆژەی کە لە بەغدا بووم بە وەزیری ژینگە و سوێندم خواردەوە لەسەر قورئان کە من ژینگە بپارێزم لەو ڕۆژەوە تا ئێستا من یا کارەبای نیشتیمانیم هەیە یا نەبوو مۆلیدەی گەڕەکە من نابێ مۆلیدەم هەبێ من وام ئێستا من مۆلیدەم نییە زۆر ئاسوودەم بۆ چونکە نابێ من مۆلیدە لە بەردەرگا دانێم و باسی ژینگەش بکەم نابێ بەرەوە خۆشی ئەم بابەتانە لەوەیە کە خوددا دەفەرمێ لیمە تەقولون ما لا تفعلون ئێمە نابێ کارێک ئەنجام دەین پێچەوانە بێت لەگەڵ مەبدەئی خۆمان بەڵێ مامۆستا بەڕێز وەکو بژنێ پێناسا ڕێکخراوە ژینگەهی کە بڤی شێوازەی هاتیە پێناسەکردن ئەگەر کوردیەوەی بێژم کە بژیتن ئەف ڕێکخراوە هاتیە دانان تێت کوشیتن ji بۆ پاراستن و شیکردنەوە و چاودێرییا ژینگەهێ ئەلخراب کارئانینا ژینگەهێ ئەرێ وردەکاریان vê pênasê çi ne yan ku wan divêtin çi bigeynin nava pênasê مەبەستەکە ئەوەیە تۆ چۆن ئێمە لە ئاینی شەهر هەمانە لە ئاینی شە هەمانە ڕێسایەک دەڵێ دەرء المەفاسد ئەولا من جەلب المەنافع بە کوردی دەڵێ دوورخستنەوەی زیان لە پێشترە دوورخستنەوەی زیان لە پێشترە لە هێنانی قازانج یعنی تۆ دوو کار هەیە
دەڵێ ئەم کارە بکەم ئەو قازانجیتیایە ئەوش ئەم کارە بکەم ئەم زیانەمان لێ دوورە خاتەوە کامی شەما پێشترە ئەوە پێشترە کە دەڵێن زیانمان لێ دوور خەرەوە چکە جارێ زیانەکەمان لێ دوور خەرەوە ئەو کاتە قازانج دوای خۆی دێ کەواتە لە باسی ژینگەشدا گرنگە لە نێوان سوودێک بە ژینگە و دوورخستنەوەی زیانێک لە ژینگە بەوە دەست پێ بکەین کە زیان لە ژینگە دوور بخین زۆر چاکە بۆ سەبرس کەواتەم چینە دوماهی تەوەر کە بەحسا کاری ڕێکخراوێن ژینگەهی بکەین ئەرێ ڕێکخراوێن ژینگەهی چەوە بهێنە ڕێکخستن و بچ شێواز کاری خۆ ئەنجام بدەن یەکەم شت وەکو پەیوەندێکی تەلەفۆنیم بوو لەگەڵ بەڕێز سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان باسی ئەوم کرد کە کۆی ئەو ڕێکخراوانەی لە لای ئێوە هەیە لە بواری ژینگەدا چەندن بۆی ناردم تەماشاکەم 220 ڕێکخراوی ژینگەی هەیە لەسەر تاسەری کوردستان لەسەر تاسەری کوردستان کە سەرنجمدا سێرەکەم لە ڕووی جوگرافیا چەند شتێکی تایە لە ڕووی جوگرافیا فراوانە دوهۆکی تایە و سلێمانی تایە و هەولێری تێدایە و ڕاپەڕینی تێدایە و گەرمیانی تێدایە و ئەمانە هەموو وایە ئەوجا من ئەوە نردمان بۆ فەرمانگەی ژینگە ئەو سیدیە نردمان بۆ فەرمانگەی ژینگە لە دوهۆک و لە هەولێر و لە سلێمانی و لە گەرمیان و لە ڕاپەڕین تا پێیان بڵێن لە سنووری کارکردنی ئێوەدا ئەو ڕێکخراوانە هەن ئێستاکە ماونیاننا ئەوەش مەسەلەیەکە دوو ئەوەمان لێ خوێندەوە جارێکی تر تەماشاکەین هەندێکیان وەکو چۆنەڵێ ینی بەڕاستی تەنها ژینگەیان وەرنەگرتووە دەسویانە ڕێکخراوی فلان بۆ کشت و کاڵ و ژینگە ئاخرەوە دوو ئیشی 2000 هەڵی بژێرە گوڕین بەڵێ یا ژینگە هەڵبژێرە یا کشت و کاڵ هەڵبژێرە یەکێکی تر لەڵ مەسەن ڕێکخراوی مەسەلەن چی مرۆیی بۆ پەروەردە و لاوان و ژینگە ئاخر پەروەردە جیهانێکە لاوان جیهانێکە ژینگەش جیهانێکی بەێت تو نابینی وەکو ناوەندین دینی دانک وەکو گۆڕەی بوارە دینی کەم بیژنێ دین فەرڕەهەندە هەموو بوارانش خودگیریتن تو نابینی ژینگەژی هەمان تابع و سروشت هەیە بەڵێ بەس ئەبێت جایکەینەوە هەر لە هەمان شێوە گوتمان تو باسی دینت کرد کە باسی دین کە ئەڵێ هەندێک کەس دەی ناوێکت پێڵێم ئەڵێ ئەوە مفەسیرە ناوێکشت پێڵم ئەڵێ ئەوە محەدیثە ناوێکت پێڵم ئەڵێ ئەوە فەقیهە ناوێکت پێڵم ئەڵێ ئەوە مؤرخە ناوێکت پێڵم ینی هەر یەک لەمانەش تەخەسوسیان تیا وەرگرتووە کەواتە ئێمە گوتمان ینی بۆ لەمە دووە زۆر گرنگە ئێمە ئەم ڕێکخراوانە بۆچی ئەو ناوانەمان وەرگرت گوتمان ئێستاکە ڕێکخراو هەر ڕۆژەی ڕێکخراوێک دێت ئەڵێ من ڕێکخراوی ژینگەی وەکو تاک ئێمە گوتمان کاری ڕێکخراوەی ئەوەیە تۆڕ دروستکەن لە نێوان خۆیاندا بۆیە نووسراوێکمان کرد بە ناوی نووسراوی ژمارە 1041 لە یەکی دە یەکی دەی 2020 نردمان بۆ هەولێر ژینگەی هەولێر فەرمانگەی ژینگەی هەولێر دوهۆک سلێمانی گەرمیان ڕاپەڕین گوتمان لە سنووری خۆتاندا ئەو ڕێکخراوانە بە بۆردێک دروستکەن بە ناوی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکە مانگی یەک جار ئێوە لەگەڵیان کۆ ببنەوە وەکو فەرمانگەی ژینگەی ئەو شوێنە سێ مانگ جارێکیش ئێمە وەکو دەستە لەگەڵ هەر یەک لەو تۆڕانە کۆ دەبینەوە ئەمە سوودێکی یەکجار زۆری دەبێت بۆ ئاین سوود بریتە چ تشتیەگەر ئەوان لەنە ئەو وتمان ئەو کاتە چێ دەوڵەتەکەیە کەوتمان ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی چییە ڕێکخراوی کۆمەڵگەی نێڤەندگیریەکە ناوەڕە جوواکی و دەسەڵات باشە ئەو کات دەسەڵاتەکە و حکوومەت چێ دەستەی ژینگێ کۆمەڵگە چێە ئەوش کۆمەڵگەیە لەو نێوانەدا ئەوانن لە ڕووی ژینگەی کەواتە ئەوان بوون بە ئەڵلقەی گەیاندنی نێوان هەردوو ئەف چەند دەوێت گەینیتن و دەستەی ژینگەی یا حکومی ئاگەه نییە خاڕی ئەنکول جیواکی بزانی چ هەیە نه بەو مانایە دێکە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کاتێکە دروستی دەکەی بۆچی دروستی دەکەی ینی سندیکاکان بۆ دروست دەبن وانە سندیکاکانش هەمووی سندیکای پیشەین بۆ دروست دەبن بۆ ئەوە دروست دەبن کە کاری تۆ دەرهێنانی یاسایە دەرهێنانی ڕێنماییە اینجا لە ئەخیرا باسدا هۆشیاری دەکەی ئەو لە هۆشیارێکەوە دێتەوە جارێکی تر بۆ تۆ ئەڵلقەی وەسڵ بۆچی دروست دەبێت بۆ ئەوە دروست دەبێت کە وردەکاریەکانی نێو کۆمەڵگە بە تۆ بڵێ وردەکاریەکانی نێو کۆمەڵگە بە تۆ بڵێ چونکە تۆ چیت هەیە تۆ چاوت هەیە چاوەکەی تۆ چییە فەرمانگەکانتە ینی ئێستاکە با پێت بڵێم ئێستا هەر وەزارەتی بگری بەڕێوەبەرایەتی گشتی خۆی هەیە لە پارێزگایەک بەس ئەو بەڕێوەبەرایەتی گشتی لە پارێزگایەکە هەیە کارەکەی کارێکی چۆن دەڵێ ینی هەر چۆن بڵێ دوجار بڵێ لەو بوارەی خۆی ئاگای لە ماڵ بە ماڵی گەڕەکەکان هەیە نه کەواتە چێ دەتوانێت لە نێو گەڕەکەکانەوە سەرکەوێتەوە بگاتە تۆ ئەو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کەواتە حکوومەتەکان لە سیستەمی دیموکراسی بۆ کۆمەڵگەی مەدەنی دروست دەکەن بۆچی پارەیان پێدەدەن لە ئاستی دەوڵەتدا بۆ ئەوەی کەەوە ئەم کاریان بۆ بکەن چونکە دێت چێکە وردەکاریەکانی خوارەوە کۆمەڵگەت بۆ سەرخە وەڵامەکانی تۆش دەباتەوە بەلای ئەو لەو نێوانەدا هەمیشە ڕێکخراوەکان دێن
وردەکاریەکانی کۆمەڵگە سەردەخەن وەڵامەکانی سەرێش دابەزێنەوە بۆ کۆمەڵگە. ئەوەی لای من گرنگ بوو گوتم بۆ لەمە دووە ئەبێ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی یعنی لە هەماهەنگیەک ئەبێ بیکەین ئێمە و فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان من بۆ ژینگە وا دەکەم دەبێت لەمە دووە ڕێکخراوی ژینگەیی ئەوانش کە 220ەکە مۆڵەت پێدراون خۆیان یەکلا بکەنەوە بۆ یەک بوار لە بوارەکانی ژینگە چونکە هەر تۆ بڵێ فلان ڕێکخراوە بۆ ژینگە یاخر تۆش وتر ژینگە فراوانە ژینگە باسی ئاوەکەی ئێمامانێ ڕێکخراوێکمان هەبێت لە بواری ژینگە پسپۆڕەتی وەرگێ لە ئاو وایە ئاو گرنگە پێکاتەیەکی ژینگەیە بەس دەڵێن لە ئاویشە هێشتا بوەستە ئاوی سەرزەوی ئاوی ژەرزەوی وەردەگری ئەگەر ئێمە وامان کرد ئەو کاتە ڕێکخراوەکە ناچێ بە شێوازێکی ئاسۆی لەم بەری دنیا بۆ ئەو بەری دنیا پانتایەکەی گەورەکە دێ بەستونی کار دەکە ئەو کاتە ئەو ڕێکخراوە دەبێت بە پسپۆر لە بواری ئاوی ژەرزەوی هەر کات حکوومەتیش پێویستی بوو هەموو داتا و شتێکی دەداتێت چونکە لەو بوارە ئەمیدی ئاوی سەرزەوی ئەوی دیکە دەڵێن من لە بواری پیسبوونی هەوا دەڵێن پیسبوونی هەوا سەرچاوەکانی سەرەکی یا دانیشتوانە یان کارگەکانە یان هۆکاری گواستنەوەیە تۆ کام لەمانە دەگری کەواتە ئەوی جارێکی تر کەواتە ئێمە دەتوانین ئەوە کاری ئێمە وەکو دەستە دەمانەوێ ژینگە دابشکەین بۆ چەند بواری پسپۆڕێتی ورد هەروەکو چۆن دکتۆرەکان جاران دەیگوت دکتۆر و پزیشکی قڕگ و جۆ و لوت بله طبيب الأنف والأذن والحنجر واه استدلن كاك آخر همو لك جابوا استلك جابوا بسبر تشاو أهداب شبكية قرنية شوي تشاو أبيش هرواية بسبوري تشاو لألمانيا هاتوتوا كردة أوي بيقولون دل لألمانيا نالين بسبوري تشاو لين شوي تشاو كواتا عفوا ما مستأف الرنمان جانبتا نوك آماجي بدتن كورد ببيتبت كاري خدا أبا ستاندرد جهانينا جانبتا آماجي بدت یانجی بوچون و پیشنیارین جناب استانداردی جیهانیه ابا ما نبلم استاندارد و شکتوز قرصه نه بابلین بوچون یکی جیهانیه بوچون که تو لأوروپا تماشا دکی رخراوی جنگی فلان بو پاراستنی فلانه جور لبالنده یک جور لبالنده ها بینی یعنی بله همو بالنده کان ده پارزم نتوانی کاته دکتر لکردستان ده بله رخراوی فلان بو پاراستنی بالنده فلامنگو بونونه کدی تو دانیک هات کەوتە دەستی کەسێک و وەرمانگرتەوە ژینگەی ڕاپەڕین و ژینگەی هەولێر پێکەوە چالاکیەکیان کرد و بردیان لە کابرایان وەرگرتەوە و لە سیدەکان بردیانەوە بۆ دوکان و لە نێو دورگەیەک لە نێو دەریاچەی دوکانە بەڕەڵایان کرد ئەمە کاری دەستەیە جەمەسم چی بوو لەوەی ڕێکخراوێکە بێت تەنیا جۆرێک بپارێزێ لە ڕوەک ڕێکخراوێک هەبێ بۆ نمونە ئەڵێ کوردستانین ئێمە ناسنامەی نەتەوەی خۆمان هەیە لە بواری مەسەلەن چۆن عەرەب دەڵێ خورما کورد دەڵێ بەڕوو بۆ نمونە هەیە ینی کەس هەیە و کەسایەتی و ڕێکخراوەیە سەردانی کردوین دەڵێ ئێمە خەممان ژینگەیە لە نێو ژینگەدا ڕووەکە لە نێو ڕۆکدا بەڕوو ئەنی ئەمە چییە؟ ئەمە ئاوا دەبێت دەبێت بەڵێ بۆچی ماوەستاد ئێکدەمدا ڕێکخراوەکە ژینگەیی هەبیتن و gelek بەشاش خۆ بگریتن بۆ نمونە بەشی ڕووەکی بەشی ئاوێ بەشی شتێکی دیتر نابێ ئەوە نابێ ئەو کاتە مانایەک نامێنێ بۆ ئەو ئازادێت چووکە تۆتەوێ هەر سێ کەس و بتوانن بۆ خۆیان ڕێکخراوێک دروستکەن بەڵام ئەگەر ئاوا فراوانت کرد بەو شێوازە ئەوە ئازادیەکەمان لێیان سندەوە ناچارێکی ئیلا بچێتە نێو ئەو ڕێکخراوە هەمان دەمدا فراوانیی دروست نابیت دروستکردنا ڕێکخراوەندا کە هەر یەکێ تایبەتمەندیەکە ورد هەبیتن بەڵام دوای تۆڕ دروست دەکەن بۆ یەکە تەماشاکەی ئێستاکە یاسای فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان دەڵێ جۆرەکەی لە جۆرە ئەگە تەماشای هینیکەی ئەو نووسینەکانیانکەی دەڵێ ئەمە ڕێکخراوە کوردستانیەکانە هەندێک کەسی مۆڵەت داوە دەڵێ ئەمە ڕێکخراوی عێراقیە هەر لە هەرێمی کوردستانیش کار دەکە هەندێک ڕێکخراوی مۆڵەت داوە دەڵێ ئەمە ڕێکخراوی بیانیە لە نێو یاسای فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان چی هەیە ئەوە هەیە کە دەڵێ دروستکردنی تۆڕ ینی ئەو ڕێکخراوانەی کە لە کارەکانیاندا لە یەک دەچن دەتوانن سربەست و ئازاد بمێنن خۆیان بەڵام دەتوانن هەندێک جار بۆ هەندێک کات تۆڕێک دروست دەکەن نێتوۆرکێک دروست دەکەن بۆ هەماهەنگی نێوان خۆیان بەێ دەستێتت خوشمامۆسای بەرز کەواتە وەکو بژنێ گرنگترین ئەو ئەخفتنی جانابێت دەدوێتن ناواێ حەڵەقێدا بگەهینیتن وەکە ڕێکخراوە ژینگەهی چ تشتا و دەدوێتن چش بینەری بەڕێز ڕابگەین ڕێکخراوە ژینگەیەکان ژمارەیان لە کوردستاندا وتمان 220 ڕێکخراوە لە هەر پارێزگایەکی شادابەشیکەی ژمارەکەی جیاوازە ئێمە لە دەستەی ژینگە داوامان کردووە واشمان کردووە بۆ ئەوەی پێشوازیان لێ بکەین لە ئاستی هەر شوێنێکمان کە فەرمانگەی ژینگەی تێدایە بەو شێوازە گوتمانە ڕاپەڕین گەرمیان سلێمانی هەولێر دوهۆک لەو سنوورانە ئەو ڕێکخراوە ژینگەیانی کەناوەکانیان هەیە و لای فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان و لە لای ئێمەشەیە لە نێوان خۆیاندا لە هەر ئاستێکە بۆردێ دروستکرد کە بۆردەکەیان دروست کرد
کۆبوونەوەی دەستە کۆبوونەوەی فەرمانگەی ژینگە لە هەر شوێنێکە لەگەڵ ئەو بۆردەیە دەبێت ئەو بۆردەش لەگەڵ دەستا سێ مانگجارێک وەرزی بە شێوازێکی وەرزی کۆبوونەوەی دەبێت ئەو کات ئێمە لە پێداویستەکانی ئەوان تێدەگەین ئەوان لە داواکاریەکانی ئێمە تێدەگەن ئەمە سوودی چیە ئەمە سوودی ئەوە یەکەم شت تواناکان کۆ دەبنەوە تواناکان کۆ دەبنەوە ئەمە کاتمان بۆ دەگەڕێنێتەوە تۆ بڕواناکە من پێشوازی لە ڕێکخراوە ژینگە پارێزەکانی سلێمانی بکەم یا هەولێر بکەم وەکو بۆردێک یەک دانیشتم ئەوێ بەڵام کاتی ئەگەر بێت و ئەم 220 هەر یەکەی ڕۆژێک بە تەنیا ببینم ساڵ 365 ڕۆژە من 220 ڕۆژم ئەوێ لە ساڵێکە بۆ بینینیە ئێکەواتە ساڵەکە من هیچ ئیشم نەکرد ئەبینی واچی لێ هات کەواتە بۆ کۆکردنەوەی تواناکان لە پێناوی ئەوەی کات بپارێزین لە پێناوی ئەوەی ئەوانش فێر بن بە گیانی تیم کار بکەن و بە ناوی دامەزراوەیی دەست بەکار بن هەموو ئەمانەوا دەکات کە ئەو بۆردی ڕێکخراوە ژینگەیانە پێویستە دروست ببێ دەستێتت خوش مامۆستای بەڕێز زۆر سپاس بوو جەنابێتە بۆ پێشکەشکردنا وان هەمیافتنین پڕ جوان بلێ بینەر و بیسەرین بەڕێز وی ئاوای دینە دومایاوی خەڵکێژی و هیڤیاماوە مەشیاویتن خزمەتەکە بەچیک پێشکەشی هەوەین بەڕێز کردبیتن ببینیم خێر و شاد حتا خەڵکەکەدی خدای مەزن بە هەمیان بپارێست و کوردستانەمە هەریا پاڕاستی و هەری ئاوەدان بیت